يعني لێستا باو قسەیە بکەم کە ئەلحەمدولیلا مسلمانم و ئەم شتەش کە ئێڵێم تەنها پرسیارێکە لە مێشکم هیچ شتێکی تر نییە کە بەڵێم من شتێک لە دڵما هەیە بەڵام پرسیارێکە حەز ناکەم بمێنێت پرسیارەکەش ئەوەیە مەسەلەن خوای گەورە لە قورئانە کاتێک ئاماژە بۆ خۆی ئەکات هەموو کات بە هووە ئاماژە بۆ خۆی ئەکات و کاتێک خوای گەورە مرۆڤی دروست کرد یەکەم جار ئادەمی دروست کرد و مەلایکەتەکانیش سوژدەیان بۆ ئادەم برد و لە چەندێشی قورئانە خوای گەورە مەسەلەن ئاماژە بەوە ئەکا کە پیاوان دەرەجەیەک بەرزترن لە ئافرەتان کوالێکوێیە باسەکەت مثلا سوورەتی بەقەرە تازە سێرمە کرد عەفوەن مامۆستاجان باشە وللرجال عليهن درجة والله عزيز حكيم آياتي 228 سورة بقرة لادي على شيء تفسيرك كاين بو كتشكم والله بس عربية كاين لا تشكر رجانا جوي لي قرما الحمد لله أو من فقريم لبر كردوا وللرجال عليهن درجة يا الله زور باشا أو درجة شيء أو درجة حمالية درجة كسابته درجة رنجبري بياوة أو همونا راحتي بياو لدروا أي بيني آفرت تحملي أو مشقة ناكد تيجي يعني تو سيريكا بنيادناني أم كوملغاية دروس كردني أم شارع دروس كردني جادوبان وبناء وقصر فنادق ومطاعم وهمو بري وبردني ولاد كي إيكات لسر كيا باشا لسر كيا دروس كردني ما يستاخد أجا شوت كرد بيه كيا مالك يقول دروس كردوا غير بياوك دروسي كردوا كاتي كيشيكي جورا مشكليكي جورا روبروي بنا مالكات أنا بيته كي حليكات بياوكان حليكان بويا أو أم درجة كلكم سواسية كأسنان المشط إما همومان يكسانين يجيشتي همومان يكسانين بلام خواي بالورجار قواميتي داو ببياو الرجال قوامون على النساء أو قوامتا بياوتية يعني أجر يستا بياوتي لبياو بسنيتوا بلي با بياو يكسان بأفرت لحق مافا لحقوق شاباشا لكارو لكسابتي شابا بياو جوكو أفرت بيا أو كاتب زان أفرت تحملي أم موضوعاكات با طلاق بدرێتە دەست ئافرەتەوە بزانم چ کارە ساتێکە خۆڵقی لەم کۆمەلگایەیە باشە ئێستا هەر خودی خۆت باشە خودی خۆت ئەگەر طلاق بە دەست تۆ بووایە ڕەنگە هەتا ئێستا دەیەها جا پیاوەکەی خۆت طلاق دادا مامۆستاجان الحەمدولیلا بەسێکی پزیشکم تاوا کردووە جارە ئەڵێم یعنی هۆرمۆناتی ئافرەت بە نۆعێکە هەر دەموو لەسەر بڕیارێکە لەوە هیچ مشکلەیەکم نییە بەس یعنی خوای گەورەش مەسەلەن لە قورئانە هۆی بۆ خۆی بەکارهێناوە زۆر جۆم لێ گرتووەڵن بەهۆی قەواعیدی و ئەم شتە ڕوویاوە چشینەکەم لەکوێیە ئەخوا الله لا إله إلا هو الحي القيوم وانيا أو الضميرة باشا هو الحي القيوم أنجا كصفتي خواي بالورقار الحي القيوم راوستا وزينوا باشا بلام كاتي إنا بكارهيني يعني نحن بكارهيني أو بو عظمته باشا بو عظمته كاتيك تو قريبا بو مالك الله ايوه يا اخوا بخير بين سرچاو مان هاتن يا تو يك نفريكيت باشا يك نفريكي يعني فلان كز باب فرمي نالي فلان كز باب فرمي الله جنابيان باب فرمون جنابيان باب فرمون يا جنابيان يكسيكا باشا يكسيكا بوي امو ولله المثل الاعلى بوي اگر كسيك بريزه وبانجيكي ئەڵی ئێوە بەخێر بێن ئێوە سەرچاومان هاتن گەورەتان کردی باشە بۆیە کاتی خۆی پەروەردگار فەرمێ ئینا نەحنو یان ئینا فەرمێ یان نەحنو فەرمێت ئەمە بۆ عەظەمەتە یعنی خوای گەورە عەظیم و گەورەیە بۆیە نەحنو یان ئینا بەکار ئەهێنێ بۆ خۆی آخر موضوعەکەی بەعین پرسیارەکەی من زیاتر لەسەرەوە بوو مەسەلەن بۆ ئافرەت هەرچەندە ناتوانم مانیەوە قسەیەش بکەم بەس بۆ ئافرەت هیە بەکارهێنرێ لە عەرەبیە لە قەواعید بەس بۆ پیاوان بۆ ڕەگەزینەر هووە بەکارهێنرێ و لە تەواوی قورئانیش هووە بەکارهێنراوە بەڵام مامۆستا زاکیر نایی کەڵێ بە بۆنەی قەواعیدەوەی ئەم شتە هەر بۆی قەواعیدی عەرەبی و خوشکە بەڕێزەکەم یعنی خوای پەروەردگار والعیاذ بالله كمال الصفات يعني تو ناكريد نيرو مير بديتا بناي خواي پروردگار باشا اگر لفظي جلالت او كاته هي بو بكار هاتايا همان برسيار دروسته بو باشا اتود باشا هي بو بكار هاتوا باشا استا ملائكه سيري كي ملائكه سيري كي امام مؤنثك لفظيه لفظ والسيري كي ملائكه علامتي تانيثي ورغرتوا دي ملائكه منزهه لو كان يربي يا ميبيت واه باشا استا اسمان السماء
سەما لە زمانی عەرەبیە کە سەیری ئەەکەی هیچ علامەتێکی تەئنیثی پێوە نییە، بەڵام ئەمە مؤنەسێکی سەماعیە لە عەرەبەوە لەناو عەرەبا وا بیسراوە، نابێ بڵێ هادا سەماعون، غەڵەتە کەوتت هادا سەماعون یەکسەر ئەزانن تۆ عەرەبیەکەت دروست نییە، نازانی عەرەبی بخوێنیتەوە، یان جۆت لە یان چۆن بڵێ لەناو عەرەبا نەژیاویت، زمانەکەت پاراو نییە، بێ بڵێ هادیهی سەماعون. قەمەڕ شەمس، خوای گەورە فەرمیێ وەشەمسی وەضوحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها. كواتا أمانة مؤنسي تشين سماعين، مؤنسي لفظيش معنى هيك علامتي تأنيثي والقطوة بويا لفظي جلالتش ككاتية هو بكار هاتوا بويا لزماني عربية للري قواعده أو هو يبو بكار بيت خواي بالورقات أعمال الصفات والعياذ بالله دول لهم لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. کا مامۆستاگیان لەوە شتێگەیشتم، بەڵام ئەمە ئەوەش بڵێم کە مثلن خۆی گەورە یەکەم جار لە سوڕەتی بەقەرەش باسا کە ئادەمی دروست کردو عەلەیهی سەلام و بە مەلایکەتەکانی شوتۆ کە سوژدە بوو ئەو بەرن، واتە لەو کاتەیە حەوا دروست نەکرابوو. بەڵێ یعنی ئەم شتە مثلن سوژدەکە تەنها بوو ئادەم عەلەیهی سەلام براوە لەو کاتێک کە مەلایکەتەکان سوژدەی ڕێز بووە تەنها بۆ ئادەم بوو. وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس لم يكن من الساجدين وكان من الكافرين. والله بس بو آدم بو نقول دەست چاو خۆش بێت پرسایەتریشم هەبوو ببوورە کاتێک ئیبراهیم عەلەیهی سەلام داوا لە خوای گەورەکە کە پیشانی با چۆن مردوو زیندووە کاتەوە، خوای گەورەش پێ فەرمێ بۆ یعنی بۆچیە و پرسیارەکەی ئەڵێ تەنها يطمئن قلبه شتێکی وا فەرمێ يطمئن قلبي بەڵێ ئاسایی ئەگەر ئێمەش جارجارە مەسەلەن کاتێک قورئانی خوێن و خاستەنەوەی کە سەرەتایانە هاتە ناو تەفسیر ئەو شتانە مەسەلەن هەنێ پرسیار لا دروست بێت پرسیار بکە بەس جارێ سەریکە کچە شەرینەکەم پرسیار بکە، بەڵام هەوڵ دە گومان بە خۆ دروست مەکە، چونکە کە گومانت دروست کرد ئەو کاتە ئەهلی عیلم بۆشت ڕوونەوە کات تۆ هەت بە گومانەوە ئەژیت. ئیبراهیم سەلامی خوای لێ بێت ئەیزانی خوای پەروەردگار عەزیز حەکیمە قادر على كل شيء قدير باشە، بەڵام ویستی دەسەڵاتی خوای پەروەردگار لە ڕووی زینوکردنەوە ببینێ بە چاوی خۆی، ئەوە بوو فەرمووی بڕۆ ئەو چوار باڵندەیە بێنە پاشان سەریان بڕە و لاشەکانیان تێکەڵ بە یەکتری کە پەڕ و هەموو ئەندامەکانیان هەر جوزئی لەسەر شاخێدا بنێ، ئینجا بانگیان کات بۆ لای خۆت، ئەو کاتە کە بانگیانت کرد من پێت ئەڵێم چۆن ئەم باڵندانە زنوەکەمەوە. اینجا چەند خۆشە پێغەمبەرێ لەگەڵ یعنی پێغەمبەرێ لە پێغەمبەرەکان کە بەو شێوازە یعنی مخاطبەی خوای کرد بێت، قسەی لەگەڵ خوایە کرد بێت و دەسەڵاتی خوای ئاوا بە چاوی خۆی بینی بێت. کلەکەی بەسییان هەزارجارە پرسیارە بۆ دروستە بێ ئەڵم لەو کە گوناحبار بوو بەتەشتەکە نادا بەس بڵێم کە بڵێم دەکەم خوای گەورە پرسیاری لە ئیبراهیم کرد قالە ئەوە لەم تؤمین ئیمانت بە زینوبوونەوە نییە قالە ولكن ليطمئن قلبي بو ئەوەی دڵم تەواو ئاو بخواتەوە، وەک چۆن بڵێ بە چاوی خۆم شتەکە ببینم، باشە شتەکە ببینم و ئەم دەسەڵاتی خوایە ببێ بە چۆن یعنی وە ببێ بە موعجیزەیە هەتایە ئێمە ئەڵین ئیبراهیم سەلامی خوای لێبێت چوار باڵندەی هێنا و تێکەڵی یەکتری کردن و شەق و پەقی کردن و دوایی خوای گەورە بۆ شێوازە زینوی کردەوە. ئەمەش دەرس و وانەیەکە بۆ ئێمە، یعنی تەنانەت تەنها بۆ خۆی نەبووە بەڵکو بۆ تەواوی ئەو کەسانەی کە لەسەر ئەرزە ئەژین إلى يوم القيامة ئەو ڕووداوی ئیبراهیم سەلامی خوای لێبێ کە بەسەر ئەو باڵندانەیە بینیتی هەموو کەسێک بزانێت زینوکردنەوە چۆنە و خوای گەورە چەندە بەتوانە و بەدەسەڵات.